لەگەڵ بەڕێز ڕێڤین هەروری سەرۆکی لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان کە لە هەولێرە لەگەڵماندا گفتوگوی زیاترەکەین سەبارەت بە سەردانی ئەو لیژنەیە بۆ ناوچانە. بەڕێز ڕێڤین هەروری ئەم کاتتان باش، سەردانی ئەو لیژنەی پەرلەمان تەنها بۆ ناوچە سووریەکان یان سەردانی ئەو ناوچانە شەکەن کە ئێران ئەو هێزانی تێدا تۆماران کرد کە لە باشووری کوردستان و حزبی ڕۆژهەڵاتی کوردستان. بنابێ خودێ سڵاو و ڕێز بەێ گۆرەی ڕاستپاردەیە سەرۆکەتیە پەرلەمانی کوردستانی لەژنا پێشمەرگە و چەند پەرلەمانتەرێن دیێن هەواڵ گەلمەدا ڕاستپاردین بۆ ئەوەی بچینە منتەقە تایبەت منتەقە بالەکایەتی و برادۆست وێ منتەقێ دەمێکە مخابن موشەک بارین و تۆپباران و بۆمبەبارانە خەلکی سڤیلی وێ منتەقێ تێتەکردم زۆر بەژی خەلکی گوندنشینن پاییزە و وەختێ بەرهەم هەلینانەیە gelek xelkê sergundê xwe derdkevin û gelek çûnewêrê me rûmalatê xwe jî biriye wan dira demeke ji wan ciha aware bine ji ber hindê jî me wesa hazir tê dekir ku em çîn seredanekê bibêne wêrê ji nêzik ve wî xelkî bibînin zarar û ziyanê wan bo binivêsîn û gel îdareya menteqê jî em biaxivên zanîn çi rêge çare hene bo hindê raportekê bideyne Seroketiya Perlemanê Kurdistanê ew jî tiriya xwe da bidine جهتين پەیوەندیدار. بەڵێ ئێوە سەردانی زرگوێز و کۆیە و شێراواکەن یاخود نایکەن؟ دوی بەرنامێ مەدانینە کە سەردانە وێری بکەین بەلکە بەرلەمانی عێراقی ژی نیەتەکە وەسەهە بوو ئەگەر بێن شنیکە پێکەوە سەردانەکە وێری بکەن ئەسوزانم وێ کەجارێکی دێ سەرگیریتن ئانە بەڵام یاومە ئەف چۆنەمەیەک و ئەمنەکە بچین بتنێ بۆ منتەقەیە بالەکایەتی و برادۆستە بخۆل نەلوێ منتەقی بتنێژی دوهیژی لە ڕەخێزاخ و گوندێ پەرەخێ دیسان و بەری دەمەکی نە وڵاتیان خەلکی ژێریە عێراقی بوون عەرەب بوون وێریە هاتبوونە شەهیدکردن دوهیژی دیسا ئاگرێ بەردایە ڕزوباغ و چەرمانێ وان ناوچانە بۆ لە بەرنامەی سەردانەکەتان سەردانەوان جەهاژی بکەین. بەڵێ ئەو ناوچانەی کەوتم وەکو زڕگوێز و کۆی و شێراوە کە ئێران تۆپبارانی کردوون خەڵکی سڤیل بۆتە قوربانی قوتابخانە بەرکەوتووە بۆ لە بەرنامەی سەردانەکەتانە نییە. ئەو یاداشتەمەدای دەمێک بۆ منتەقە سیدەکان ئەم برادۆست و بالەکایەتی سەردانەکە یاپلەز بوو دوێ هەفتێ دەمەڤیان بچین احتیمالەژی سەردانên دیترێژی بۆ دەڤێرێ دیترێژی تەنچەکیل سەرانسەری سنوورê Kurdistanê bi taybet welatên dirawsê rojane topbaran û bombebaraniyê hene. Ekîd ew bernamedê hebîtin dê berdewam bîtin bo serdana wan cihajî ku bişên raporteka terotesel hemî wan zarar û ziyanê xelkê ketîn bêne çêkirin. Duayê ew serdanekin û raportî xwetan amadekin û îdetin serokayetî perlemana ew jî îdate layanî pêwendîdar duayê ewe çi ye bêt? Li mavê rabirdoşa pêma bêm serdanane kirawe çi encamekane bêt? ڕاستە زۆر ڕاستە بەدەخەوە زۆر جارە مە سەردانەتیێنی سەرانسەری سنوورên کوردستانی دیساڵ منتەقێن دەربەی ئیدارەیە هەرێمە کوردستانێژی لوان موشەک باران و ئەو کێلگایەن نەفتەیە یلکۆرمۆر و جهێن دیترێژی هاتینە راپۆرتێت هاتینە بلندکردن دیساڵ منتەقە دهۆگزاخ و ئامێدیە هەر دیسە بە منتەقین سیدەکان ژی راپۆرتێت هاتینە بلندکردن حتا کونەکە هیچ کەسێکی حکومەتە عێراقی قەت وەزیفەی خۆ نەڕەبوویە ku gel dewletên dirawsê em taybejî Tirkiye û Îranê biaxivîtin yan qerebûyawî xelkî bidetin yan jî welê bikin ku dî ev karesate dubare nebin çunkî xelkekê tête şehîdkirin ya me weku bo me girin ki rastî xwîna xelkê me ye axa me ye xaka me ye evene têne dagirkirin û xelkê me ye tête şehîdkirin û sergund û warê xwe çin ji ber hindê jî wezîfê me ye ku em biçîn wî xelkî bibînin wan zarar û ziyana hiç nebîtin tomar bikeyn û bideyne Seroketiya Perlemanê Kurdistanê êdî ew bidene ajansên navdewletî yan bidene gel danûstandê gel hikûmeta Iraqê gel cihetên peywendîdar bo hindê ev moşekbaran û topbaran û bombebaran rawistîtin û ji ber hindê jî yani ew xelke tête şehîdkirin rezibaqê wan têne sotin gund têne xirabkirin çolkirin aware dibin pêwîstiye lazim e qerebûyekê kî mesul e beramberî vê çendê lazim e layanê fail bête destnîşankirin û qerebûya wî xelkî bête kirin. بەڵێ
بەڕێز ڕێڤین هەروری سەرۆکی لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی کوردستان لە هەولێرەوە لەگەڵماندا بووی. سوپاس بۆ بەشداریتان.